خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین بەهۆی ئەوەی جارێکی تر شەپۆلێکی بێموچەیی هەرێمی کوردستانی گرتەوە خەڵکێکی زۆر نیگەران بۆ بازار بە تەواوەتی سست بووە. ئێستا دوو بۆچوون هەیە. بۆچوونێک پێی وایە کە زۆر هاوار کرا و باسیەوە کرا با هەموو شتێک ڕادەستی بەغدا بکەین ژیانمان خۆشە بێ و دنیا بێ بە شامی شەریف. ئەوە تا هەموو شتێک وەکو ئەڵێن هەموو شتێکمان ڕادەستی بەغدا کردووە، بەڵام دنیا و شامی شەریفە نییە و وەکو ئەوەی کە خۆیان نەوتیانە فرۆشت ناتوانرێت موچە دابش بکرێت. دوای هەوڵ و تەقەلایەکی زۆر و وردبینی و بەرچاوڕوونیەکی زۆر دوجار شەوی ڕابردوو نیولیست وەکو مامۆستا عادل وتی بڵاو کرایەوە. پێشتر لیستێکی موچەی دوور و درێژ بڵاو کرایە، بەڵام ئەم جارە ئابوو بگەڕێ بزانە ئایا وەزارەتەکەی تۆی تایە لەپڕ بۆ دەرەچوو یان بۆ دەرناچوو. ئەمە بۆ خەتای هەرێمی کوردستانە یان خەتای بەغدایە. ئەوە تا چوونێتەوە سەر بەغدا و دنیاکە شامی شەریف نییە. خەتای ئەو بۆ چوونەیە، خەتای ئەوانەیە یاخۆت خەلەلەکە لە شوێنێکی ترە. ئەم شەو لەسەر ئەو پرسە گفتوگۆ دەکەین لە ڕەهەندەکانیشی دەکەین و بە میوانداری یارێک لە بەڕێزە بەڕێز کاک هێمن ڕۆژنامەنووس هێمن کەریم ناوی باوکتم بەڕێز مامۆستا عادل حەسەن مامۆستای ڕازی مامۆستا بەخێر بێرەوە بڕیارە کەمێکی تر لە ڕێگەی سکایپەوە دکتۆر ڕێبی سەلام کادری پێشکەوتووی پارتی دموکرات کوردستان مامۆستای زانکۆ لەگەڵمان بەشدار بێت. کاک هێمن بەڵقوربان بۆ دنیا نەبوو بە شامی شەریف ئەو تا نەوتیش ڕادستی بەغدا کرا و ئێوە وتان یاڵا باشتەکان هەمووی ڕادستی بەغدا بکرێ و ئەو تا موچە نە نیو لیست نیو معاشمان هەبوو چارەگە معاشمان هەبوو وانم لێبڕین و وانەمان هەبووی هەبوو ئێستا نیو لیستیشمان بینی بۆ بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بەڕێستا قوربان ئەم دۆخە دەرەنجامە ینی ئێستانیە هیچ چەند ساڵی ڕابردووە و هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یەکەم ناتەبایی لایەنە سیاسەکان ئەمە خاڵێکی گرنگە. دووەم متمان نەبوونی حکوومەتی عێراقی بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم هۆکارە بۆتە هەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ نەوعی ئاگای لەوە نەبوو کە حکوومەتی عێراقی ئەم مانگە 500 ملیار دینارە لێرەیە. حکوومەتی هەرێم بە هەموو پێوەرە خۆی ئامادە کردبوو کە 960 ملیار دینار بێت، بەڵام ئەو نەهاوە بۆ دەبەرەوەی ڕێکەوتنەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێکەوتنێکی هەڵەیە هەر هەمووی جۆرێکە لە ناڕوونی و ئەو قسانی لە ماوەی ڕابردووتیان دەرکەوت هەمووی ڕاستنەبوون بە بەڵگە و شتێک ئەمێ پێ بڵێم لە تقریباً وابکە و پارەیە هات 500 ملیار دینارە نار بۆ حکوومەتی بەڵێ 90 ملیار دینارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕاستی چەند بەڕێوەبەرێک لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چون سەردانی حکوومەتی عێراقیان کرد بە وەزارەتی مالیە ویستیان لێ وەزیری مالیە ببینن، بەڵام وەزیری مالی ئامادە نەبوو بیان بینێ. بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی مالیە دانیشتبوو لەگەڵیان پێی وتبوو ئێوە وعدتان لەگەڵی ما بوو 900 ملیار دینارمان بۆ بنێرن، بۆچی 598 ملیار دینارتان ناردووە؟ پێیان وتو ئاخر ئێوە قەرزارن، ئێوە مانگانە ئەگەر بە بیرتان بێت لە ماوەی ڕابردووە 400 ملیار دینارمان ڕادست کردوون نەوتان ناوێتێتی. ئێمە ئێستا کە ئەتانەینێ ئەو 400 ملیار دینارە بە قەرزێتان وەرەگرینەوە و پێشی وتون ساڵی مانگی ئایندە پارەی تیبە ئایشتان لێ وەرەگرین. واتە ئەگەر ئێستا موچە لە سایە 60 هاتبێت مانگی ئایندە مامۆستا عادل موچە لە حکوومەتی عێراقی و لە سایە 40 بێت. بەم وەزعی ئێستا کە ئێتر بێ حکوومەتی هەرێم مانگەیتر چۆن جێبەجێ کرد و چۆن هێنای و بردی و بودجەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی حکوومەتی هەرێم پای بکە ئەو کرد و سەرشانی حکوومەتی هەرێم. ئێستا ئێمە لە قۆناغێکان کە لە ڕاستیە بە ژێری ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق حکوومەتی عێراق کێشەی نییە و هەمووی خۆی جێبەجێ کردووە، بەڵام بەڵێ قەرزستان لایە ئەڵێ ئێوە قەرزستان لایە قەرزیان داهاتە ناوچەکان قوربان لە قەرزستان لایە بەبیرمان بێت مای ڕابردووە هاواریان نەکرد 400 ملیار دیناران بۆ بنێن بە تەکلیفە چوونە بەغا باشە 400 ملیار ئەنار
ئەم پارێژ وا بڕیار نەبوو ئەو نەژ بێ وا بڕیار بوو کەمتریش بێ بەڵام سەرکردی لایەنە سیاسیەکان کۆمەڵێک هینیان کرد بۆیە بەم ڕێژەیە کەمتریش ئەنمانی ئایندا بەم ڕێژەیە کەمتر ئەنێرن بۆیە ئێمە ڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتنێکی بەڕاستی کوڕزانەوە بووە ئێمە خەڵکی حکوومەتی عێراقیە بۆ ئێرە ئێسەی لێنەوە ئیبن بۆ شوێنەکانی پێپیشان بن لە بریێ بچن سەر پلێتی ئەسلی خۆمان میکانیزمەکە وەک خۆی جێبەجێ بکرێت داهاتەکان وەک خۆی کۆ بکرێتەوە ئێستا ئەوە ناکەن ئەمە هۆکار و دەرەنجامەکەیەتی بەوە دڵنیاییشەوە مانگی ئایندەوە زمان لەمە خراپترە بێ مێدەوارم سەرکردە و لایەنە سیاسیەکانی ئەمەی کە پێ دەڵێم زانیاری زۆر دروستە سەرکردەکانی لایەنە سیاسەکان تێبگەن خەمێ بخۆن بۆ مانگی ئایندە چکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵ ئەم مانگە ئەوەتە دەردی مامۆستا عەدە ئەفەرمێ نیوەلیستی باش زۆر باش مانگی ئایندە وەشی پێ ناکرێت هێمن مامۆستا عەدلێوە یەکێک بوون لەوانەی کە زۆر وتان شتێ بڕاتەوە سەر بەغدا موچەدا بەش بکاوە ئێستاش هەتا نەزرەیەک هەیە ئایا بەغدا ڕاستەوخۆ موچی فەرمانبەراندا بەش بکا کە ئەمە ڕەت کراوەتەوەوانە بەڵام بۆ ئەڵێن ئەوە تا ئەوە شتێکیمان ڕادستی بەغدا کرد و ژیانیش نەگۆڕا خراپتر بوو بۆ بناوی خۆی گەورە سپاس بۆ بەڕێسان بە خراپی میوانەکان تەکەین کاگەمن و دکتۆر ڕەبین ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە گونجێت کە کێمن وتی دەرەنجامە بەڵام من پێم وایە دەرەنجام بەڵام بە دیوێکی ترە ئێمە ئەگەر تۆزە بگەڕێنەوە دواوە لە سەرەتایی بەناو ئابووری سەربەخۆوە کە لە ساڵی 2013 لە هەرێمی کوردستانە ڕاگەاند و 10 ساڵ لە تەمەنی تێپەڕی کرد لە دوای ئەوە هەموو کوبڵی شومی و نەهامەتیە و کێشەیەک ڕووی کردە هەرێمی کوردستان چونکە ئابووری سەربەخۆ نەبوو سەر بەخۆیان بوو بۆ کۆمەڵێک بەرپرس بوو لێوە دەستی پێکرد لە ساڵی 2013 نوری مالیکی لە ڕۆژنامەی هەوڵاتی لە دوانەکەی بڵاو کرایەوە کە ئەوان چاپێکردنی لەگەڵا کردبوو ئەڵێت بە سەرۆکی حکوومەتە مود نەوتەکەی خۆتان مەفرۆشن هەڵی گرنبوونەوەکانی ئایندە چەندتان پێویستیان بۆتان نەنێرین کابینەی یەکەمی عبادی داوای 100,000 بەرمیل نەوتیە کرد ئەمان ئامادە نەمڕێکەون لە کابینەی دووەمی عبادیە بە داوا 250,000 بەرمیل لەکراوە لە سەدەمی سەرۆکوەزیرانی پێشوا داوا 250,000 بەرمیل لەکرا بەرامبەر بە ڕێککەوتن و ناردنی شایستەدارەکانی هەرێمی کوردستان ئەمان ڕێنەکەوتن ئەمان ئێستا ئەمان ڕێنەکەوتون ئێستاش ڕێنەکەوتون لەگەڵ حکوومەتی عێراق ئەمان تەسلیم بوون چونکە بۆرینەوتی کوردستان لەلایەن تورکیاوە گیرایەوە هیچ ئەگەرێک لە بەردەمیانە نەما هاتوون هەموو خۆیان تەسلیمی حکوومەتی عێراقی کردووە لە بەرامبەر ئەوەیە موچە و دەرماڵەی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێ ئەمەی کە ئێستامان کردویان ئاژبەتاڵ و ڕێککەوتنە ئاژبەتاڵ و تەسلیمبوونە نەوەکو ڕێککەوتن ئەمەش سەرنجامی سیاسەتی هەڵی چەند ساڵی بۆ هەر خەڵک داوای ناکرد کە هەموو شتێک ڕادستی بەغدا بکرێت بۆ ژیان باش بۆ ئاژبەتاڵە ئێستا عەرزەکەم کاتێک کە تۆ لە نقطەی قووەتایی ڕێناکەویت ناچاری سەرنجام ئاژبەتاڵکە ئێستاش حکوومەتی عێراقی وە لە دیدارێکدا لەگەڵ پەرلەمانتارێکی کوردستان دکتۆر جەمال کۆچار ئاماژەی بۆ کردبوو کە حکوومەتی عێراقی ئامادەی ڕاستەوخۆ لە هەژدەی هەمومان یەک لەگەڵ موچەخۆرانی عێراقیە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ئەوان بە ناوی ئەوەی کە ئەمە نەهێشتنی ئینتیمای نەتەوەییە و هەرێمی کوردستان ئەکەوێتە خەتەرەوە ڕێگر بوون لەوەی کە حکوومەتی عێراقی ڕاستەوخۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە لە کاتێکدا ئەوەی ئینتیمای نەتەوەیی لە وڵاتیانە هێشتووە گەندەڵی و بەهەدەردان و سیاسەتی ئابووری هەڵی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە لە ماوەکانی ڕابردووە گوێمان لێ بوو کاتێکە بریکاری وەزیرێک تەنها بۆ دوو خان و نزیکەی ملیارێک و 280 میلیۆن دیناری بۆ خەرجەکرێ لە هەمان دوو هەفتە پێشەوە بە هەموو هاشوهوش و ژاوەژاوی ئەعلامی حکوومەتی هەرێمی کوردستان کە نزیکی مانگێکە خۆپیشاندەرانی کفری لەسەر شەقام چادریان هەڵاوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو خزمەتگوزاری بۆ ئەو خۆپیشاندەرانە بۆ ئەو شارە قوربانی دەرە نزیکەی 680 میلیۆن دینار بوو یعنی نیوەی ئەو پارەی کە خەرج کراوە بۆ بریکاری وەزیرێک هەموو وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بریکاریان زیاتر بۆ کراوە هەموو بریکارەکان وەکو ئەوە بکراوە ئەمە نووسراوی ئەم کەسیان کەشف بووە بۆیە ئەوەی کە ئینتیمای لە وڵاتان هێشتووە گەندەڵیان دینە باشترین چارەسەر ئەوەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەخاوە بدرێت بۆ ئەم مانگەش ئەگونجێ من لەگەڵ برای بەڕێزم کاکێمنا بۆ چوونی پێچەوانم هەبێ ئەم مانگە حکوومەتی هەرێمی کوردستان 598 میلیارد دیناری ناردووە ئەمان خۆیان حکوومەتی عێراقی 598 میلیارد دیناری ناردووە ئەمان خۆیان کاتێکە بەحساب لەیەکی هەشتەوە داهاتی ناوخۆ چێتە سەر حسابات کێک بە قسەی وەزیری دارایی ئەو حساب بانکیە لەژێر چاودێری دیوانی چاودێری دارایی عێراقیا بێت وتوانە داهاتی ناوخۆمان 166 ڕقمێک عنیز بە دقیقی 166 میلیارد دینارە ئەمە حکوومەتی عێراقیش بۆ حسابکردن ئەم دوو مانگە داهاتی ناوخۆیان
مان لایە نزیکەی 314 ملیارەکە لەگەڵ ئەمارێک 912 ملیارەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە قسەی خۆیان پێویستیانە بۆ موچە بۆیە حکوومەتی عێراقی وەکو هەوڵاتیانی هەرێمی کوردستانیە بە کۆمەڵە ژمارە و خەیاڵاتی بەرپرسانی هەرێمی کوردستان بخەڵەتێن تاوانباری سەرەکی لەم دۆخەیە حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە بەپی پرۆژە یاسایی بودجەی عێراقی ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو مانگی 6 پاکتاوی حساباتی ختامی 6 مانگی ڕابردووی بکە کە تاوەکو ئێساش نەیکردووە کە عنی نازانێ ئەو بڕەپارانە کە لە هەرێمی کوردستانە بۆچی بوون و چۆن خەرج کراون مانگەکانی پێشوو بەڵام مەسەعادل هەتا و تەبێژە حکوومەت و بەرپرسە باڵەکانی حکوومەتی جەڵێن دۆخەکە هەستیارە پێویستمان بە یەک ڕیزیە بەغدا زوڵم لە هەرێمی کوردستانەکە ئەو زوڵمە کامەیە دۆخەکە هەستیارە هیچ هەڕەشێک لە هەرێمی کوردستان نیە ئەوەی هەڕەشەیە لەسەر هەرێمی کوردستان ئەم مۆدەلە حکومڕانیەیە لە ماوەکانی ڕابردووە لە شەڕی ناوخۆ تاوەکو ئێستا کە من لە دەستگاکی ڕاگەاندنیەکی نیشتمانی کوردستانی قساکەم ئەوەی خەتەر بۆ وەسە هەرێمی کوردستان ئەم مۆدەلە حکومڕانی پارتی وەکێتی بووە هەردووکیان تاوانبارن لەم دۆخەکە خولقاوە یەکێکیان عێراقی پەلکەش کردووە یەکێکیان تورکیای پەلکەش کردووە یەکێکیان حەشدی شعبیە ناوە یەکیان چۆ لەولاوە هێزێکی داگیرکەری تریە ناوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە حساباتی ختامی چەند ساڵی ڕابردووی هەبووە ئەم حکوومەتە تاوەکو ئێستاش لە ساڵی 2013 تاوەکو ئێستا ئەم حکوومەتە پرۆژە یاسای بودجە نیە ئەمە کفری حکوومەتداریە کفری دەوڵەتداریە تۆ پرۆژە یاسای بودجە نەبێ لە کاتێکدا خۆ ناو نابێت کابینەی چاکسازی تاوەکو ئێستا پرۆژە یاسا و بودجە نەبێ حساباتی ختامی هیچ ساڵێک نەبێت یعنی کەس نازانێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارەیە چۆن پێیەکە چۆن خەرجەکە وەچی لێیە یعنی ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ نمونە داهاتی ناوخۆ بەوەی کە یانەوە بەغاکە زۆر لەوە زیاترە باش ئێستا لە هەرێمی کوردستانە هەر خۆیان دان بەوانە سێ پاڵۆگەمان هەیە کە نەوتی ڕەشی بە 40 دلار ئەدرێتێ پاڵەوگەی قەیوان پاڵەوگەی کار پاڵەوگەی لاناس ئەم سێ پاڵەوگەی نەوتیان ئەدرێت بە 40 دلار بنزینی نۆرماڵ و نەفتا کۆمەڵێ بەرهەمی نەوتی تر بەرهەمێنن قازان جیوانە لەکوێیە ئەو 40 دلاری ئەو بنزینە ئەو نەوتە ڕەشەی 40 دلاری کە ئەدرێ بەوان تەنها ئەوە ناوە کۆمپانیایەکی ئەهلین بۆ خۆیان ئەو نەوتە ڕەشەی کە بەوان بە داشکاندنێکی 40 دلار کەسانەوت ئەمڕۆ لە بازارە ئەمڕۆ کە ئێستا پێشێن بەرنامەکەی بەڕێستانەوە لە بازاری نێودەوڵەتیانەوە بە 85 دلار بووە لە نیوە نرخ کەمتر ئەیدرێتێ ئەو 40 دلارە کووە کە باز دەواکرێت نزیکەی مانگانە 200 میلیۆن دلارە بۆی ئەوەی کە ئەم دۆخی بەرهەمهێناوە و ئینتیمای هەوڵاتیانی هەرێمی کوردستانی نهێشتووە و وای لێ کردووە خەڵکانی ئێمە ڕووبکەینە بەغاکێمە وەکو مامۆسایانی ناڕازی لە ساڵی 2016 ڕۆمان کردوتە بەغا پێشمان وایە چارەسەری کێشەکان ئەبێت لە بەغاوە بکرێت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان گوێ لە هەوڵاتیەکان باشەوە ئەوانەڵێن ئێمە هەمونیەت پاچێکمان نیشاندا و وەفدمان ناردو مشتێکمان برد و قایم ڕقم حسابمان کردەوە و حسابی ختامیمان برد و داهاتە نەوتەکانمان هەمووی پیشاندان و ڕادستکردن ئێوە بۆ هەر مەسەلەن ئیسرارەکەن کە خەتە ئەمە پێت وایە خۆڵەکەنە چاوی خەڵک ئەمە چۆنە لە مژاوەژاوێکی ئەعلامی ئەم کابینەیە يعني ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێم لە حسابی ختامی 6 مانگەی هیچ شتاڵانی ڕابردووی ناڵێیت ئەم 6 مانگەی چەندەیە بۆ خەڵکی ڕوونکاتەوە بزانین چەند بۆچی خەرج کراوە بۆچی خەرج نەکراوە بۆی بەلایانی کەم بەگەرتۆ باسی شەفافیە دەکەی بۆ هاوڵاتیەکانی خۆتی ئیعلان کە تۆ داهاتی حساباتی ختام یان پاکتاوی حساباتی ئەم 6 مانگە و چەندەیە تاوەکو ئێستا ئەمەشیان نییە یعنی کە تۆ ئەمەد نییە حکوومەتی عێراقی بە گۆترە پارە نانێ یەک تاوان لەم نێوەندایە کە تاوانێک ئاکرێتە سێ حکوومەتی عێراقی کە ئەبوایە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراقی لە ماوەی 15 ڕۆژە پرۆژە یاسای بودجە بچووە جێبەجێکردنەوە تاوەکو ئێستا ڕێنمایەکانی بۆ دەرچوایە تا ئەبووە سەرگوزەرانی عێراق لە کۆبوونەوەی چوارشەمەی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانی عێراقا وتی ڕێنمایەکان دەرەکەین بۆ پرۆژە یاسای بودجە بەداخەوە تا ئێستا ڕێنمایەکان بۆ پرۆژە یاسای بودجەی عێراقی دەرنەچوو ئەگەر ڕێنمایەکان بۆ پرۆژە یاسای بودجەی عێراقی دەرچی ئەو کاتە هەموو وڵاتێکی عێراق و هەموو وڵاتێکی هەرێمی کوردستان ئەزانێن حەق و حساباتی موچە و بودجەی هەرێمی کوردستان چەندەیە بەڵام بە کورتی ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراقی پاسا بۆ حکوومەتی عێراقی نانەوە بەڵام کە 509 میلیارد دیناری نردووە لەگەڵ 314 میلیارد دیناری داهاتی ناوخۆ موچەی موچەخۆران هەرێمی کوردستان تەواو حساباتێکی تەواویان کرد باشە ئێستا گریمان حکوومەتی عێراقی ناحەقی کردووە پێمە بڵێن داهاتی ناوخۆ چی لێەکەن کوا داهاتی ناوخۆی ئەم دوو مانگە چی لێەکەن لێک هێشتەوە بە قسەی وەزیری دارایی بۆکتانیان بۆ ناکەین بە قسەی وەزیری دارایی لێک هێشتەوە حسابێکە کرێتەوە داهاتی ناوخۆ چێتە ئەو حسابەوە ئەچێتە ژێر چاودێری وەزارەی دارایی و دیوانی چاودێری دارایی عێراقی باش ئەمەش دوو مانگە تۆ موچە و نایەوە داهاتی ناوخۆی ئەم دوو مانگەت
چییە حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵێکی ترکەم کاک زانا کە زۆر گرنگە لە گەرمی کۆرۆنایە کە جوڵەی بازرگانی وەستا بوو کە وەکو بڵێ بەهاتی ناوخۆ زۆر کەم بووبەوە تەمویلی داهاتی ناوخۆ بۆ موچە لە هەرێمی کوردستانە کە نەوت دابەزی و بۆ نزیکەی $30 باش تەمویلی داهاتی ناوخۆ و گومەرێک بۆ موچە لە هەرێمی کوردستانە $260 ملیۆن بووە ئێستا تەمویلی موچە بە هەردوو دەڤەر 116 ملیار بۆ 130 ملیار دینارە يعني اما يعني تقريبا بدولار رك 115 مليون و 130 مليون دلار كات يعني استا كباجو سرانو يعني براسي راورو تيقال هاولات يعني كريستا يعني هموش تيقا باج سري زي كدو حد قطعيك وكجاران خلق مشتانه بلا لقطعي دكانك ومترك اگر ضوئي بيت خلق لو شي ما نزانك تو اگر دكاندار قطعه كي ضوئي بيت 150,000 دينار يك متر مربع 150,000 دينار اگر ضوئينا بيتنها فلكسيك ب 30,000 دينار يعني تو املو بيقربوا هتشكت هي ضريبه لسردان دراو سنه ام همو ضريبه سهل دكان كاني بهل سليمانيه منطقه صناعيه لو شل داخل دايخين بمكاسب وحكمه كاين زور شوين وايلي اتوقع بريما لما قرب ولا بازار عصري خو بشان دانكرا لبربازو ضريبه ام همو بازو ضريبه زي كدوا تمويلي دهاتنا خو بو موچا ناقه تنميوي تمويلي دهاتنا خو بۆ موچە لە منی ئاماژە بە قسەی بەڕوبەری باژەکەم لە دیوانی وەزارەتی دارایی لە کەناڵی ڕوودا و مەقابەلەیان کرد ئەو کاتە کە ئانێ پارە لە هاوڵاتیان سێنن بە هاوڵاتیان بڕوتێنەوە ئەیوت ئێمە بۆیە باج و سەرانە و ئەمانە من زۆر تاکوودە چونکەم موچەی بەشێکی زۆری قسەی خۆیەتی بە گرافیک ماوە لە کەناڵی ڕوودا و بەشێکی زۆر سایت و فەیج و دەستگاکان ڕاندا بەزان بە ڤیدۆیش ماوە بەشێکی زۆری وەزارەتەکان موچە لە داهاتی ناوخۆ وەرەگرن ئێستا بۆ خەرجی ناکات حکوومەتی عێراقی 509 ملیاری دیناری ناردووە گریمان ستەمەکات ئێوە داهاتی ناوخۆ ئەو موچی وەزارەتەکانی ئەو موچی وەزارەتەکانی تربەن بۆ نایەن کەواتە ئەم حکوومەتە حکوومەتی ڕوتاندنەوەی خەڵکە حکوومەتی ئەزیەتدانی خەڵکە ئازاردانی دڵی هاوڵاتیانە و حکوومەتی خەڵک نییە ئەوەی لە بیریان نەبێ ئەوەی خەمی نەخوا ئێستا ڕێزمێ بە ڕاستەکە لەم بەرنامەیە باکیشی بەم قسانەی ئەمە نییە بۆ لەبەرەوەی ئەمانە بازرگان بیر لە قازان جەکاتەوە بیر لە قسەش ناکاتەوە ئەمان زۆترین دەستکەوتیان دەستکەوێ خەڵک چێڵێ با بێڵێ زۆر باش مامۆستا کاکێ من کەواتە ینی ڕێگە ڕاستەکە ئەوێ ئێمە زۆر جارە وترێکە لەبەر پرسی ئینتیمای نیشتیمانی لەبەر نەتەوەی بوون لەبەر ئەو بابەتانە کە نابێ ئێمە باس زۆر بیر لە بەغدا بکەینەوە خۆمە ڕادستی بەغدا بکەین و ئێمە بێ ململانەیان بکەین ڕێگە ڕاستەکە ڕێکەوتنیشی دقیق و وردکارە لەگەڵ بەغدا کەوەی کە مامۆستا عادل وتی ڕقەمیە بەڕاستی حسابیە لەگەڵ بەغدا یەک زاید یەک لەگەڵ بەغدا کاتە دوو ناکاتە سێ ناکاتە کەم تریش حەل چییە ڕاستە سوازمان سعادل زۆر چۆن وردەکاریەوە بەڵام دوو شتێک کە من لەگەڵیان موافقم بەڵام پەیامەکەی من نەگەی وەک پێویست یەکەم من کەوتم حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم موچەی پێنادرێ لەبەرەوەی دیوانی وەزارەتی دارایی عێراقی ئەم مانگە داوای هەموو ئەو داهاتی و ناوخۆی هەرێمەکە بۆ دوو مانگەشەوە جا ئالێرە ئەمە قسەکەی ئەگەر ئەمان دوو مانگەکە بنێرن بەڕاستی کە بنێرن بۆ حکوومەتی عێراقی لە بە هەموو پارەکەی بێتۆ لای من جا مندا بەشیکەم جام بەسەعادل ئەگەر ئەم پارێ نەڕواتەوە بۆ ئەوێ کە و داهاتەکەی لایە مانگی ئایندە 4 مەبەستم ئەمێ لی دائشکێنن ئەوان لە سەحسای بودجەش بۆ حکوومەتی هەرێم 900 ملیارد نەحسا بکەن کاتێ چێ لەم بینە زەرەرەکە هاوڵاتی هەرێمی کوردستان کێشەکەشمانەوەی کاکزانە ئێمە من لە بیدایەتە وتم کێشەی لایەنە سیاسیەکانان بابەتە بە فعلی من ئەمەیە زۆر ڕوونڕوان قسەکەم کێشەی لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسیەکان لەسەر مێزێکی جددی دانانیشن بە ئاشکراس بە سەرۆکی حکوومەت بڵێن جەناب وەرە پێشەوە تۆ سەرۆکیم حکوومەتەی ئێمە وەزیرمانەیە لەگەڵ جەنابتە ئێمەش تاوانبارە بین وەکو جەناب خەڵک ڕخنە لە ئێمە ئاگرێ چەند حیزبیتی ئەم حکوومەتە بە هەمووی بەیەکۆ بە یەک دەنگ لەگەڵ سەرۆکی حکوومەتەیە دابنیشن یەکێتی نیشتیمانی کوردستان لە مای ڕابردووە دەرەوە لەو کابینەیە باشە کۆمەڵی کێشە و مەشاکی ڕوودێک زۆر لایانی تر زۆر خەڵکی تر زۆر سەرکردەی حیزبی تر ڕاستپێرا بوو کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەجیا دانیشت بوو بچنم کابینە بۆ کابینیان نەوەشێتەوە کۆمەڵی وعد و بەڵێن بۆی بچێت سەر لە ڕاستیا وەکو پێویستی جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەمە واقع بە هاوڵاتی هەرێمی کوردستان بزانێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و کادرێکیان حیزبە من بەڕاستی پێ بڵێم خۆمان بەرپرسیارە دەزانین بەڵام بێدەنگ دەبووین هەڵوێستمان هەبووە ئێستاش ئێم بڕوامان وایە وەکو مامۆستا عادل ئەڵێ
ئەم حکوومەتی هێرێمە کە توانای ئەمەی نییە کە ناتوانێت مامۆسایان ڕازیکە کە ناتوانێت نەخۆشەکانمان ڕازیە کە ناتوانێت فەرمانبەران ڕازیکە کە ناتوانێت خوێندکارانمان ڕازیکە بەڕاستی حکوومەتی هێرێم وەکو وێڵەی وەکو نووسنگی حواڵەی لێ هاتووە یعنی پارەکەش بە جوانی ئێستا ناگەێنی ئێستا خەڵک لەوەتی ئێگا کە ئێمە قەرزارین باشە لە مای ڕابرەت و 400 میلیۆن دینار وەرگتە بۆ مە خەڵکە نەوتوە بە قەرز وەرم گرتووە کاکە بۆ بە خەڵکت نەوتووە کە ساڵی داهاتی ناوخۆ ئەمنەیە لەمای ئەبێت تۆ بیجێڕێتەوە بۆ حکوومەتی عراقی وا ڕێکەوتوە چوار خاڵە لەگەڵ حکوومەتی هێرێم کە ڕێکەوتون بەوازعی یەکێک لە خاڵەکانی حکوومەتی عراقی باشتوانن بەداهاتی ناوخۆ ئەو وەزارەتەکانی تریژ ئەعلام کرێن خانەنشینی پێشمەرگێ ڕۆشنبیری خوێنی قوربان شاڕوانیە لە ڕاستی ئەوەی کەوتیان داهاتی ناوخۆوە ڕقەمە کەوتراوم بڕوان بۆ ڕقەمە نیە ئەم ڕقەمە جۆرێکە لە سارکردنەوەی خەڵک جۆرێکە لەوەی کە خەڵک بڵێن بۆستە ئەجینان بڕوا تەسەوڕەکەم زیاتر لە 140 میلیۆن دینارمان نەخسە بازحی مامۆسا ئەمە تەنها سارکردنەوەی خەڵکە جا ئەم پارەیە چۆن پێ ئەکەن چۆن بە کڕوزانەوەی لەم مانگایە پێیاکەن نازانم بەگەرم تەگرتنی فەرمانبەریتیانە من بڕوام وایە بەس بۆی خەڵک بەردەوام بێ بڵێم هەفتەیە نام هەفتە ئەژنا تۆ دوو مانگە موچەت نەداوە چواردەی مانگی سی دوم پێیاکاکە دوو مانگ و نیو کاکە دوو مانگ و نیوەکە من ئەمێ ئەم قسەی بکەم بەڕاستی و ئێمە لە ماوەی ڕابردووە کە مامۆستا عادل گەڕایە بۆ کۆن ئێمە لە کۆنیشە لە ڕاستەر کێشەمان هەبووە مامۆستا عادلی بەڕێز کێشەمان نەبووە بەڵام بڕوام وایە سەرکردێکی سیاسی وەکو مامجلال لە بەغا بووە بۆی ئەم کێشانەمان پێوە دیار نەبووە یعنی توانیوێتی کۆمەڵە حرەکە بکات توانیوێتی کە لە دەسەڵاتی خۆیان نەبووە بەڵام خیبرە و قدرەتی مامجلال وای لێ هاتووە کە زۆر کێشەمان هەبوو بۆ لە مای ڕابردووە مالیکی کێشەی نەبوو لەگە سەرەوە چێرەمیەوە کاتە بۆ چەندین کێشەمان هەبوو بۆ هەر ئەوە بووە هۆکاری ئەوەی کە ئەم بە زمانە ڕوویە نەخێن پێم وایە چی وەک سەرکردایەتیی کارزمای چوەک مامجلال لە بەغا بۆ ئەم کێشانە چارەسەرە و بەڵام ئێمە بۆ چارەسەری بنەڕەتی دەبگەڕێن بۆ ئەو ڕای مامۆستا عادل کە ئێمە ئەبێ خاڵ بەخاڵ لەگەڵ حکوومەتی عراقیە دابنیشین وە متمانە حکوومەتی عراقی متمانە بە حکوومەتی هێرێم کاکە ئەم ئەسڵی زۆر باشە دکتۆر ڕێبین بەخێر بێ من دەبێت پرسیاری ئەوە بکەم کە بەڕاستی لە میوانەکانم ئەو پرسیارم کرد نازام تا چەند بەرنامەکەت بینیان گوێ لێ بوو ئاگادار بووم بڵێ دروستە مەسەلەن زۆر باسیەوە کرا ئەگەر هەموو شتێک ڕادەستی بەغدا بکرێ مەعاش و شتەکان باشە بێ و دنیا خۆشە بێەوە تا ئێستا شتەکانیش ڕاددەست کراوە بەڵام ئەو شامی شەریفە نیە بەڵام مامۆستا عادل و کاگەمنیش پێیان وایە کە حساباتی دقیق و ورد نەدراوە بە بەغدا بەغداش حسابیە و بەڕقەم مامەڵەت لەگەڵەکات بەڵکو ئەوە زوڵم نییە بەڵکو ئەوەی کە ئەو زوڵمەی هەبێ هەرێمە لە موچەخۆر و فەرمانبەرانی کە حکوومەتی هەرێمە بۆ چوونی بەڕێستان بەڵێ طبعا سەرەتا ڕێزستان بۆ جەنابتو بۆ هەردوو میوانەکەی بەڕێز تەرجەم بینێران ئەو بابەتە بەڕاستی وای لێ هاتووە کە بابەتێکە نازانم خەڵکی کوردستان تا چەند تاقەتیەوەی هەیە هەر تەنانەت گوێشمان لێ بگرێت لەو بابەتەیە کە هێندە مزایدەی پێوە کراوە هێنا و بردرا هێندە تەناقض و دووفاقی و دژبەیەکی تەسریح و لێدوان درا کە هەندێک حزب و هەندێک کەس هەیە لە مەودای یەک دەڕۆژە لە مەودای یەک هەفتەدا هێندە دژبەیەک تەسریحات و قسەی وا دەکەن کە دژبەیەک هەڵدەبەزێتەوانێ و بە بەڵگەوە دەتوانێت زاکری ئینسان بۆ ئەوەنە کوردبین نییە کە بە زووی لە بیری بچێتەوانێت هەر ئەو لایەنانە یعنی ئێستا نازانم بەچێ یعنی بەچێ بەڵگەیەک و بەچێ هەنجەتێک دیسانەوە هەر هەڵەکە دەخانە ملی حکوومەتی هەرێمی کوردستان بەچێ جۆرێک تۆ بەشێک بی لە حکوومەتێک دژی حکوومەتی خۆت بی یعنی حکوومەتی دژ بە حکوومەت بی بڵێ من کادری یەکێتی نیشتیمانی کوردستانم بەڵام بێت تە بۆ حکوومەتە بڵێ کە جێگیری سەرۆکی وەزیرانە کرد کە جێگیری سەرۆکی هەرێمە کرد کە لە بری کەژ وەزیر دوو ئەوانەی حەقی خۆت وەرگرتی بێ لە ناو کابینەی وەزاریەکەدا و حەقی بێ وەزاریت هەبێ کە ئەو هەموو گزیر و ئەو هەموو بەڕێوەبەرە گشتیە و جێگیری بەڕێوەبەرە گشتێت هەبێت لە ناو حکوومەتە بژی بڵێ من کادری هێتی نیشتیمانیم و من ڕەقنە لەو حکوومەتە دەگرم ئەم دووفاقیە ئەم دژ بەیەکێتیە ئەم دژ بەخۆبوونە حکوومەتی دژ بە حکوومەت مۆدێلێکی زۆر خەتەرناک و ترسناکە و خەڵکی کوردستان لەوەی زیواجیەدا نازانێت چۆن چاوی بەریەکراوان و ئەوانە لە بەریەک ڕابنێ جەرابی کاکوبات بەڕێز کاکوبات تاڵەبانی سەرۆکی لیژنەی دانوشتانکار بووە بۆ مەودایەکی زۆر دوور و درێژ هاتووی قسە بۆ ڕێکەوتنە دەکەی کە بڵێ جێگیری ئەنجومەنی وەزیرانی لە پشتی یەکێتی نیشتیمانی بۆ خۆت کادری یەکێتی نیشتیمانی تو ڕەقنە دەگری لەو جۆرە
هەڵسوکەوتەوە هەڵوێستە و جۆرە دانوستان و فاوەزاتی کەکراوە دەڵێ ڕقەمیان نەداوە ێ باشە با کاکدۆناوی کاکوبات تاالبانی ڕقەمەکانی بدایە کە 25 جار سەردانی بەغدای کردووە و سەرۆکایەتی وەفدی کوردستانی کردووە و هەموو دەسەڵاتێکی مطلقی هەبووە ئەم قستانەی کە گوایە دەسەڵاتیان نییە و دەسەڵاتیان هەیە ئەمە ناچێت بەگوێی خەڵکی کوردستانە ناچێت بە عەقلی ناڵێکیشتا لەگەڵ ڕێزمە بۆ هەموو ناڵانی کوردستان چونکە بابەتەکە ڕوون و ئاشکرا دیارە ئەتۆ لە ناو حیزبێک دایی سەرۆکی وەفدەکان لە حیزبەکەی خۆتا داهاتی ڕخلەی هەروە بەبێ ڕقەم و هەروە بەبێ داتا و هەروە بەبێ بەڵگە و هەروە بەبێ سەرچاوە بەڕاستی ئەوە پەمدانی خەڵکی کوردستانە لە کابینەی وەزاریەت کە هەر کەسێک هێندە تەیزل دەزانێ لە جێگەی حکومەت هێرێم وایە یەک تاڵەبووی زیاتری پێ نەدەکرا ئەسڵەن حکومەت هێرێمی کوردستان بابێک بێن بە ڕقەم و بە داتاوە قسە بکەین لەگەڵ لایەنێکە مامەڵە دەکا کە تەنها لە کاتی لاوازیدا بە ئەخلاق و حەزی لە قانون و حەزی لە ڕێسا و قانون و جێبەجێکردنیانە لە کاتی بەهێزیدا هێرشت بۆ دەکاتە سەر برسین دەکا و تۆ چۆن بە زمانی کوردی دەیت وەکو عەرەبێکی شۆفێنی زۆر زیاتر لەو مجادە دەکەی بەسەر شۆفێنیەکە بەسەر عەرەبێکی شۆفێنیان دەڵێیت وەڵا هەرێمی کوردستان هەڵی کردووە باشە نوێنەرەکانی ئەم بە 45,000 دەنگیان پێدراوە لە شاری سلێمانیەوە چووە بۆ بە نوێنەری جەناب بە مامۆستا زارە بە نوێنەری مامۆستا هێمن بە نوێنەری مامۆستا عادل بە نوێنەری بینەرانی ئەو دانیشتنی ئێستا دانیشتنی بە دیاریانەوە دەچێت لەوێ دیفاع لە کوردستان ناکە ئەڵێ بڕۆ بچەی ببڕە ئەڵێ بڕۆ قوتی مناڵانی پێشمەرگە و مناڵی یەزیدی و مناڵی شەهید و مناڵی مۆزەف و مناڵی ئەو کەسانی کە تەسخیان داوە لەو بوارەدا بڕۆ بیبڕە هیچ دڵی نالەرزی خۆی جانتایەک کارەوە لە گریاندانی پەرلەمانە لە بەغا نوێنەرایەتی خەڵکی سلێمانی دەکات نوێنەرایەتی خاچوەرێکی ترکە 45,000 دەنگی پێدراوە دەچێت لە بەغدا دژی ئەو خەڵکە ڕەش و ڕوتە ئەوانە نەتیجەی ئەوەیە کە ئێمەی تێدای شەڕەکە بۆ ئەوەی کە سلێمانی ببەچێتەوە بێەوە ئاخر تۆ ئیسپا دەکەت چیە خۆ ببەچیتەوە بە سیستەمێکی ئابوووریەوە کە بە راپۆرتی 2010 وەزارەتی پلاندانانی عێراق خۆی لە برسا بردووە لە خەتی برسێتیدایە لە ژێر خەتی برسێتی دیوانیە لە سافەت جاودووی خەڵک نانی شێوانی لێ بیخوا سلەیمانی بدەوڵەمەندترین پارێزگای هەموو عێراقە لە سەتا 4 بە پێوە راپۆرتە بەڵام عێراق خاوەنی دەگەیەکی زۆرە دکتۆر ڕێبین ینی عێراق خاوەنی دەگەیەکی زۆری زێر ڕاپارەیە 100 ساڵە مامۆستا زانا جەناب زۆر پیاوێکی واقعی لۆژیکی ئەزانم کە چەند دڵخۆشم قسە لەگەڵ جەناب تاکەم بە داتا و ڕقەم عێراق وڵاتێکە لە 1920ەوە نەوتی خەڵکی کوردستان و نەوتی هەموو شار و لە شوێنەکانی دیکە دەخوات و ئەبوایە هەر هیچ کێشێکی نەبوایە کوردستان 5 ساڵە ئێستا بۆ حساب بکەم وڵاتە چونکە هەتاوەکو 2005 ئێمە لەژێر گەمارۆیە بووین خۆ لەنەوە تۆ ئێمە دەوڵەتماندا لەناوە دەڵێن 31 ساڵ خزمەتیە هەرێمی کوردستان ئێمە چۆن دەبێت دژی ئەو کەسەی دژی هەرێمی کوردستان بدوێ وەکو وایە بۆتای نەبێ بۆ شتینی دایکی خۆی بەڕاستی خیانەتێکی زۆر گەورەیە بەو نەوعاو بەبێ پەردە و دەمامک داریشی ئەوەی کە دوژمنی کورد ئەوەی کە ئەو ناوێرە بیڵێ کە لە ڕووی نایە ئەسڵەن زۆر جار بیڵێ هێندە نادەستوریە هێندە ناواقعەیە هێندە نامەتقیە کە چی کوردەکەی خۆ دانیشە بە زمانی کوردی بۆ دەڵێ باشە هۆکاری ئەوەی دکتۆر ڕێبین هۆکاری ئەوەی کە ئێستا نیو لیست بڵاو کراوەتەوە و خەڵک ئەڵێت کە دەبوو بە هەندێک خەڵک ئەڵێت کە دەبوو بەغدا هەمووی بنێرێ و هەندێک خەڵکی شتا ئێستا دەڵێت خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە لێرەدا بەڕێزت بۆ چوونە مەنتیقەکە کامەیە ژیانەکەم مامۆستا زانە ئێمە بەتەوقی بە چاوپێکەوتنی خۆیان بە اعترافی خۆیان ئەزانین و توانەکە هەرچی داتای ویستوانەوە تا لەبەر دەمیانە کاتێ لە زەمەنی بەڕێز عەبادیا بوو وتیان ئەمانە با بە داتا بنووسێتەوە 680,000 کەس نووسرا بۆ ئێستا تاو نەبوو پرۆسەی بە داتاکردەکە لە بەقا کردیان بە هەڵا کوردەکانی خۆمان چون لەوێ وتیانە وەڵا ئەوە لەمان مۆزەف هەیە ئێمە ئیتر لە حسابی شەهیدی بۆ کردی تۆ شەهیدی 100 ساڵ خەباتی هەموو سەدەی بیست لەسەر ئەو موچەیە باشە قەیناکە زۆرە ملیۆنێک و ملیۆن و نیوێکە دانیشتۆ کوردەکەی خۆمان لە ناوی زاع و ماڵپەڕە شڕەکانەوانێک کە نازان چۆن لە ڕوویانە دژی خۆت و دژی کوردیش مناڵی شەهیدی خۆت بدوێ زۆر باشە دکتۆر هەمە زۆرەی کە شەهیدی تێدایە خەباتی هەموو سەدەی بیستەمی شەهیدانی کوردستانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات و سۆسیالیست و هەموو حیزب و لایەنەکانی دیکەی شیوعی و ئەوانەی کە ناویش نەهێنراون تێدایە دەچێت لە بەغاڵێ وەڵا ئەمە غەڵەتە 680,000 ئێستا پرۆسەکەش تاوا نەکراوە زۆر باشە دکتۆر ڕێبین ئەگەڕێم وڵات ینی گفتوگۆکە عەدالەتی تێدا بێت مامۆستا عادل
دکتۆر ڕێبینەڵی ناکرێ لە عەرەبەکان مساعدە زیاتر بەسەر عەرەبەوە بکەین و حکوومەتی عراقی بکەین و دیفاع بکەین و تەنانەت مەسەلەن ڕخنەی لە کاکەم نشێتەوە بۆ هەموو وەزیر و جێگری سەرۆکی حکوومەت وانەوە تۆ بۆچی دیشی حکوومەتە بیت منطقیتیانی قسەکەشی مەسەلەن ئەڵێ حکوومەتی بەغدا زوڵمەکە والله ڕێزمێ بۆ دکتۆر ڕەبی نەک منطقیتیانی هەر مەهزەلێ و قسانە یعنی زانی بۆچی مەهزەلێ لەگەڵ ڕێز و حرمەتمە بۆ کاک ڕەبین ئێمە نمونە وێنەیەک بگرینەوە هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق ئەم دوو هێزە سەریان کرد بە سەری هەزاران عەرەبی دان عەرەبی شۆفێنیە حیا و حرمەتی کوردیان لە بەغا هەڕاش کرد لە پێن ئەوەی پۆستی سەرۆکۆمار بۆ کامیان بێت هەر ڕۆژەیەکیان کە ڕێی بەغایان کرد و بە کەروانسەرا بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار هەچی عەرەبی شۆڤێنی کە ئێستا ئەڵێ خەڵکی هەرێمی کوردستان نابێ ڕویان تێکەن ئەمان ڕویان تێکردو تا ئەوەی پۆستی سەرۆکۆمار بۆ یەکێکیان بێت خۆ دووکی کووردە نەک بەرامبەر بە عەرەبێکی شۆڤێنی بێت کە ئەوڵێ نابێ سەرکەین بکە دوو دەیان بەرپرسی باڵای هەرێمی کوردستان ڕاستەوخۆ موچە لە بەغاوەرەگرن بە خودی جەنابی کاک مەسعود بارزانیەوە کە خانەنشینی ئەنجومەنی حکومی هەیە دەیان بریکاری وەزیر و پەرلەمانتار و ئەگەر ئەمە خیانەت بۆ ئەوانیش خیانەتە بۆ ئەوان خیانەت نییە بۆ ئەوان عیبەنێ بۆ هاوڵاتێکی بەژمێنەتی موچە دزراوی کە حکومەتی هەرێمی کوردستان زوڵمی لێ کردووە ستەمی لێ کردووە موچەکەی دزێ ئەڵێ نابێت داوای موچە بکە سێ باسی داتا و ئامارەکە یعنی حکومەتێک بە قسەی کاک ڕەبین لە 2005 بۆ حسابەکەی بە 2005 تا ئێستا نەزانێت چەند موچە خۆری هەیە ئەڵێ داتاکان ئامارەکان تەواو نەبووە داتا ئامار ئەگەر خوێنەوار بن بەس وا دیارە ئەمانەی کە حکومەت بەڕێ بن نەخوێنەوارن نەزانن حکومەت بێ ئیشی داتا و ئامار ئیشی یعنی ڕقەمیە خۆمە هین نییە پاڵگرتنەوە نیە بزانین چۆن بۆ دەرەچێت ئەوە حکومەتی ئەلکترۆنیەکەی هەموو عێراق فێریەتەکێتی گفتوگۆ بە قسەی قسەمە فێریەتەکێت بە دکتۆرات جناب مامۆستا ڕێبین مامۆستا عادل بزانە گەر سەرنجێک دکتۆر عادل دکتۆر ڕێبین سەرنجێکت هەیە يعني ما وصلنا لو أنت ما وصل برز ما وصل عادل من رز ما يبوي نعم سيفي بلا ميت أبوي من رز ما يبوي أول أسلوب نية من برز ما يبوي ويسلو شيء كي برزو نسبي بويز برز بكرنا لا سرنجك بس أبو تانيواني عزيزي من فيش بوم زادينك بله الله من أول مسألة تومال كرنا لكردستان ناكري أخو تابي ركعة بخيت أمريكا كردستان وإستر أو يعني تينا جيش ما مصابي راسي كمان يابا أنقذ لنا كوتي كاتو براسه أخو أما مسألة الآن عراق بمركزي ذكرى لبصرة وهتا فاو هتا زاخو تيكا بروسيه كان حكومتي الإلكترونية دو كابيني بيشو عديا وبيكا زور باش فكيدي بكردستان وهربي كردستان وني أول ما قالوا ملي أو حكومتي اليوم دام وكه بدأت أونية هذا ولا دكتور أجر يارمتي ما مستعد أول ما رون كما حكومتي كردستان شواري صالي 2019 لە بڵاوکراوی وەزارەتی داراییە ئەڵێمە بۆ موچەی هەرێمی کوردستان 881 ملیار دینارمان پێویستە حکومەتی هەرێمی کوردستان دوێنێ لە بڵاوکراوەیە کە ئەڵێ بۆ موچە لە هەرێمی کوردستان 940 ملیار دینارمان پێویستە لە کاتێکدا لەم ماوەیە هەزاران خەڵک خانەنشین بوون دوێنێ قۆنسوڵی ئەمریکا ئەڵێ یارمەتی حکومەتی هەرێمی کوردستانمان داوە کە چەندین خەڵکانی 52,000 موچەخۆری بندیوار و دووموچەمان ڕەفز کردووە یعنی ئەم ڕقەمانە تۆ سەیریکە 52,000 کەس لە موچە لابراوە هەزاران کەس خانەنشین بوون هیچ کەسێ تاعین نەبووە بڕی پارەی زیاد کراوە لە ساڵی 2019 بۆ 2023 59 ملیار دینارە ئەمە ڕقەمە ئیخۆیانە ئیمن نییە من بێم بوختانیان بەدەمەوە کەم تا کاک ڕەبین باسی ژمارە و داتا و ئامارکات حکومەت هەرێمی کوردستان ئەگەر خۆی ژماری داتا و ئاماری ڕوونی هەبێت پێی زەمان ناکە لەبەر حکومەت هەرێمی کوردستان ئێستا خۆیشی نازانێت ئەزانێت تەمان ئەمانە ئەم پارانە هەمووی بۆ گەندەڵی خەرجەکرێت بۆیە یعنی من ئەمە مەهزەل ئێستا تۆ لە هەموو داڵی حکومەتی عێراق حکومەتێکی کۆنا تخوا مەهزەلە نییە تۆ نەوت بفرۆشی لەسەر نەوت قەرزاردی يعني براسي ما لشوني كتب باسي كي بيكريني بيه يعني ما مهزليه تو نود فروشي لسر نود فروشن اما يا بار خرق ورجيرابيت بروجي كي استراتيجي جوري بيكرابي لهرمي كردستان اما لسر او قرزابين اما لسر نود فروشن قرزارين مهزلنيه كتا نود مان افروشت
لە سەدا بەپی ڕاگەاندراوی و کۆمپانیای دیلۆت لە سنێگەی لە سەدا 58 داهاتی نەوت بۆ کۆمپانیەکانە ڕوا لە کاتێکدا ئەم پرۆسیە لە عێراقی دراوسێمان 11 دلاری تێچێت ئەمە مەزەدی ئەمە گەندەڵی ئەمە بەدەردانە خەڵکی هەرێمی کوردستان باجی گەندەڵی و فەسادی ئیداری و نەزانینی بەڕێوەبردننی ئەم کۆمەڵە بەرپرسە ئەگەن کە خۆیان ناوناوە حکومت کە هیچ سیتارێکی دەوڵەتداری و حکومەتداریانتیانە کۆمەڵە دەسەڵاتدارن بەسەر گیرفانی خاوڵاتیانی بەژمێنێتی هەژارەوەی موچە بڕا و موچە دزراوە ئەشە دوم کاتینێک یەک جیاوازی کرد چاکسازیەکەی ئەوە بۆ تەنها ناوی دزینی لێبڕینی پاشەکەوتی لە کابینەی پێشوو کرد بە لێبڕین و خۆگونجاندن ئەوە ئابینم لەوە حکومەتێکی خۆڕاگر و چاکسازی بووە خۆڕاگرێکە ئێمە خۆڕاگر بووین من خۆڕاگرم کە 12 موچەی تەواو و 34 چارەکە موچەی لێ دزیوم باش تۆ یەکێتی کادری یەکێتی بۆچی وێڕێ ئەو هەموو مزادە بەسەر خەڵکە ئەەکەیت و ئەتەوێ بە خەڵک بڵێ ینی وەکو دکتۆر ڕێبنوتی خەڵک پەمپەدەن لەسەرەوەی هانەدەن لەسەرەوەی کە دژە حکوومەت بێت خۆتان بەشدار ڕاستە من ئەمێ بە کاگڕێبین بڵێم کاگڕێبی جان جەناوت مامۆستای زانکۆی ئێمە وەک یەکێتی ئەخلاقی سیاسیمان ڕێگە نادات لە بەرامبەر قوتی ئەم میلەتە بێدەنگ بین ئەگەر 100 کادرمان ناو حکومەتەیە بێت ئەوە بە ڕوون بێت چکە ئێمە ئەم مۆدێلە کۆیلایەتی حیزب بۆ حکومت نەماوە ئوستاس یعنی سەدەی 21 ئەم مۆدێلە نەماوە ئەم مۆدێلی کۆیلایەتی حیزبیە بۆ حکومت ئەگەر حیزبێک بەشدار بوو لە حکومت هایتە نابێ ڕەخن لە حکومت بکرێت ئێمە بەڕوونی ئێڵێم ئەخلاقی سیاسی یەکێتی ئەمەیتیانە ئەخلاقی سیاسی یەکێتی ڕێگە نادات لە بەرامبەر داخوازی میلەتە بێدەنگ بێ ئێتر هەر کەسێک ناو حکومەتیان ڕابەرایەتیم ئەم حیزباکە کاقوبات وەزیری کاقوبات بەیارمەتی خۆت بەیارمەتی خۆت ئەمێ ئەو جملێش بۆ ڕێکەم کاقوبات دکتۆر جان دکتۆر دێمەلات دکتۆر دێمەلات ئەو تازە دەستی بە قسەکانی کردو جا سەرنجیشتە دەمێ دکتۆر جان بەنسبەت کاقوباتەوە کاقوبات لای ئێمە باشترین و گەورەترین کارکتەری ئەم حیزبەیە کە بەشدار لە حکومڕانی و دەستێکی پۆڵاینە بۆ گەندەڵی و دەستێکیشە بۆ چارەسەرکردنی پرسەکان لە ناو حکومەتە ئێمە ئەو دەستەمان نێشتووە کە هەموو کەسێ بتوانێت تەداخل لە حکومەتاکە هەموو بڕیارێکی ئەم حیزبە لای کاقوباتە ناو حکومەتە ئەمە ڕوونە و هەمووشمان ئەزانی بەڵام ئەمێ ئەوە بە جەنابەت بڵێم کاقوباتیش لەوە تێگا کە ناو حیزبەیە گلەیی هەیە و کادرەکانی سەرکردایەتیەکەی مەکتەبی سیاسیەکەی هەمووی گلەیی هەیە ئەوە کاقوباتە بەرگەی هەموو ئەم ڕخنانەی گرتووە و خۆی خسۆتە بەردەم حکومەتە دەڵێ سەبرتانە بێر خەریکین بەڵام کاقوبات تا چەند دەبچێت بۆ بەخا 28 کۆبنەوەی لەگەڵ حکومەتی عێراقیا کرد کە ئەو کاتەش بۆ مەسایلی نەوتەکە و 200 ملیارەکە بۆ قوربان نەک بە ئێستا لە دوای ئەوە کاقوبات نەچۆتەوە بەغدا داوای 400 ملیار دینار بکە ئەوە کاقوبات نییە نوێنەری یەکێتی نییە بچێت بۆیە وەزیری مالیە حکومەتی عێراقی نەیبینێ باشە دوێنێ پێم وتی دوێنێ بە وەزارەتی دارایی حکومەتی هەرێم چوە بۆ حکومەتی عێراقی بۆ وتەدی وەزیری مالی بابینم بەڕێوەبەرێک گشتی ئەتوانی پرسیارکەین لە نێو وەزارەتە دەتوانی پێ دەڵێنەوە ئامادە نەبوو وەزیری دارایی حکومەتی عێراقی بیبینێ کاک دکتۆر جان بەڕێوەبەرێکی گشتی بینێت برێ بەڕێزم ئێمە لەو پرسەوا بینە دەرەوە من ئێستا خەمی هاوڵاتیانمە خەمی مامۆستایانمە خەمی نەخۆشخانەی هیوامە کاک دکتۆر جان نەزانی ئێمە خەمی ئێوەمانە ئێمە ئێستا کادرانی ئەم حیزبە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بودجەی یەکێتیمان کەم کردوێتەوە زۆر بە ڕوون و ڕەوان بە خەڵکی نافرۆشینەوە کە ئەمە ناشکێ من بیڵێم بەڵام بەڕاستی بەداخەوە وام لێ هاوکە بیڵێم ئێمە بودجەی ئەم حیزبەمان کەم کردوێتەوە ئەگە مامۆستا عادل شادی ئەومان بۆ بدات کە سەرۆکی ئەم حیزبە لەگە خۆی خوێنکارانە کۆبەوە ئێستاش لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و تخوا باوەتاوەکەم لە بەڕێوەبەری گشتی خەسخانەی هیوا پرسم بزان ئێمە وەکو ئەم حیزبە چی ئەەکەین ینی و لە دەسەڵاتمان بێکردومانە بەڵام بەرگە ناگرین خەڵک داخوازی هەیە مامۆستا کاک دکتۆر خەڵک داخوازی خەڵک ڕۆکاتەم حیزبە ئەڵێ ئێوە لەم حکومڕانیە بەشدارن بۆ ئەم حکومڕانی ئاوا ئەبرێ بەڕێوە ئێمەش وەڵامی خۆمانەیە و ڕای سەرنجی خۆشمانەیە بەڵێ من والله حەزەکەم ئاماژە بە شتێکم زۆر وتری عربی شۆڤینی بریکاری وەزیری دارایی کاک مەسعود حەیدەرە کە ڕەوەشکاری کاک مەسعودە یعنی ئەمە گە شۆڤێنی وڵای بۆ ئەم شۆڤێ بەشە لەو شۆڤێنە بەر کاک مەسعود حەیدەری ژەکەوێت باش دکتۆر ڕێبین دکتۆر ڕێبین ئەم بۆ چوونت لەسەر ئەو بەڕێزان و سەرنجێکتە بوو لەسەر قسەکانی کاک هێمن ینی ئەوەڵ ئێمە دیفاع لە خەڵکەکەین خۆ ئێوەش بێگومان ئەڵێن دیفاع لە خەڵکەکەین خۆ بەڵام بۆ لە نقطەیەکی هاوبەشە ناگەن بەیەک
طبعا ئێمە هەمومان باسی یەک شتێک بەڵام بە شێوەیەک باسیەکەین دەموچاوەکە بە قەرارێکی موسبەقی واوە باس دەکەین کە ئەنەهوو دردۆنگ و دژ بە یەک بین و وشەکان دژ بە یەک بێ بەڵام لە نەتیجەیە سەرچاوەی وتەکان و نەتیجەی وتەکانیشمان بریتە لە بەرژەوەندی ئەو خەڵکە بەژمەینەتی کوردستانە کە 100 ساڵە نەتیجەکەی بریتە لەو ئەزمموی هەرێمی کوردستانە ئەو هەموو خوێنیشتەیدان و تەسقەی کە دراوە لەلایەن هەموو حیزبولایەن و تەوژم و شۆڕش و ڕاپەڕینەکانی کوردستانەوە نەتیجەکەی بریتە لە ماڵە گشتکەی کە هەمانە ئێمە دەبێت لە جیاوازیەکانمان لەناو کوردستانە سفر بێتەوە چکە پرۆسەیەکی دەنگدان هەیە هەر چۆنێک بێ سفر دەبێتەوە دەبێت تو نەوشیعە ئەم پرۆسیان نییە مەجبورن ئەم دانکوکیانە ئەم دردۆنگیانە ئەم دژبەیەکیانە ئەم ڕایە جیاوازانە ئەم تەناژە حیزبیە دەبێ بەرنەوە سەر مێزەکانی گفتوگۆ لە بەغدا بەڵام کورد لە بۆرەکەی خۆمان کورد لە لانزارەکەی خۆمان مەجبور نییە بچێتەوانێ بۆ بەغدا ئەو هەموو ناکۆکیانە بدە بە هەرچی مقدساتیش هەیە لەم چۆگەیەوە من قسە دەکەم هیچ بوسەیەکی نە حیزبێ نە حکوومەتێکیش نەهاتۆتە گیرفانی ئەم براک بسکێتانە بۆیە من ئازادانەترین کەسم کە قسە دەکەم منەتی هیچ کەسێکیشمان بەسەرەوە نییە چاوم لەوەیە نازانم موسەی فڵان شوێنێکم ببڕێ ئەوە ڕاستەوخۆ دەی لەم بەجێراتکان بەس خەمی من خۆ ئاگادارە وەرەو کەس بڕوا ناکاش شتی بابەتی گشتی بەرژەوەندی گشتی ئەوەندە مزایەتی تێکراوە بە قسەی هەڵا و ناڕاست هاتوون بزاداتی کرد خەڵک هاتووە بە کۆڵێک چاکەت و پانتۆڵەوە لێرە قسەی زلی ناڕاستی کردووە بە ناوی بەرژەوەندی گشتیەوە کەس بڕوا ناکە بڵێ لەبەر بەرژەوەندی گشتی خۆی سووتاندووە بووی بەڵێ إمام علي دەفەرمێت انظر إلى ما قيل لا تنظر إلى من قال يعني ئێمە باسێک دەبووچاوەکان یەکتری نەکەین وەڵاوە لەو کاتە ڕایەکی هەبووە بە شێوەیەکی موسبەقی دانیشتین ڕایەکان لەگەڵ یەکتریابی ئەم شەو زۆر نەرمتر و علمیانەتر و منطقیانەتر مامۆسایە من قسە دەکا کە لەوە پێش بەس منی دەبینی گڕێگرت لە خۆیەوە هەر هیچمان نەوتبوو لەگەڵ یەکتریە بەخوا هیچمان نەوتبوو لەگەڵ یەکتریە کەچی ئەوەتانێ بە ڕایەکی موسبەق ئەم کابرایە لەوانەیە لە ڕۆژە لە ڕۆژانە قسەی وای کردەوە ئەبێ من دژی بم کوردەکەی خۆمان ئێمە هەمومان یەخێمە لەرزۆکمان هەیە بەفویە گەڕوا بۆچی ئێمە وەختیەوە نیە ئێمە دانیشتینەوە بزیادانە داود بن گریۆن کە ئیسرائیلی دامەزران ئەو کتێبەکەیتی لە پشتمەوە ئیسرائیلی دامەزران لایەنی سەب لەگەڵ لایەنی کەلیسەکەی هێنا سوێنی پێخواردن تەقا خۆشەویستیشمێ بۆ مامۆستاعات لەوە لاوەڵ تووڕە بوو لێ هەردووکیانەیە لە سوێنە خوا بە تەورات ئەڵێ وەرە با ئیسرائیلەکە دروست بکەین اینجا دوای ئەوە دیموکراسی پیادە بکەین هەر کیانێک مامۆستایان دیموکراسی و ئازادی پیادە بکات دەڕوخێ ئەبێ ئازادی و دیموکراسی بێ لە ڕووی تەکنیکی فەنی سیاسی قانونی کیان دروست بوونەوە لە شۆڕشی فەرەنساوە دەڵێ ئازادی و دیموکراسی باش زۆر باش دەبێ ئازادی سنوورەکە دیاری کراوە بێ اینجا دوای ئەوە بێ دیموکراسی و فرەڕایی و هەمەڕەنگی جیابەجێ بکەین لە بەدبەختی ئەو کوردەدا ئێستا ئەبێ ئێمە دیموکراسی بین فرەڕابین هیچ کیانێکیشمان نییە سنوورەکەی کێشرابێت و ئازاد بین بۆیە ئەم مەسەلەی مۆدێلیت وەکو ئەوەیە جاری تر لە شوێنی تریش ئەرزی نازانم زەنابتان بووە کەناڵێکی بەڕێزی تر بوو وەکو خۆی گەورە ناڵێ بسم الله الرحمن الرحیم وابزانام هەر لەگەڵ مامۆستایم نیشابوو باسیەوە باکرد چەند غەڵەتێکی گەورەی فەلسەفی ئەگەر بڵێ بسم الله الرحیم الرحمن بۆچی چونکە خۆی گەورە ئەگەر تەشبیه نەبێ بۆ وێنەی ڕوونکردنەوە تۆ مناڵێکت هەیە ئەیبەیتە مەکتەب دەبێت ڕاستە و قەڵەم و پارەیات و چۆس لەفە و ئەگەر ێسەوای لاتۆ قستی شەبێ بۆ بدەی ئەوە ڕەحمانی یعنی ڕەحمانەکەی خۆتی ڕژانەوە بەسەریە بەڵام ڕەحیم دەبی لەگەڵیا ئەگەر دەرنەچوو بۆیە لە مەسەلەی ئازادی و دیموکراسیدا دەبێ ئازادی لەگەڵ پێش دیموکراسی بێ لە چیوێکی ئاوی ڕابردووە برادرانی یەکێتی نازانم بە هەڵەیان بە ئەڵقازیان هەروە بە هەڵە نووسیبیان دیموکراسی و ئازادی کوردستان کەوت بۆ مەترسیەوە لە کاتی سیوێکی ئاوە ئەم کفرێکی زۆر گەورەیە هەڵەیەکی گەورەیە هیچ سیستەمێ هیچ کیانە دروست نەبووە بە دیموکراسی بوو بێ یەکەم جار و هەموو ڕابووبن ئینجا بن ئازاد بوو بن بەرەو کۆتایی ئەڕوا بۆی دواسەر زۆرم بم هەموو دۆخ و فشاروانە قواری هەرێمی کوردستان بەرەوچێ تا ئەم مۆدێلە لە حکومڕانی ئەم قسەیە لە شوێنی تریش کردومەوە لێ ڕژێکەمەوە تا مۆدل لە حکومڕانی پارتی وێچێتی هەبێت گەلی کورد نابێ بە خاونەتی دەوڵەت و کیان
نایە بە خاوەنی هیچ شتێک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەژانێکیش کۆمەندانان هەبێت چۆن ئێستا ئەم دەسەڵاتە کوردی زەلیل کردووە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سای ئەم مۆدێلە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە ژیانیان ڕۆژ خراپترە بێت ئەبێ ئەم مۆدێلە لە حکومڕانی پارتی و یەکێتی کۆتایی پێبێت و مۆدێلێکی گەشە سندوتێر باشتر ئازادی باسی ئازادیەکە خەڵکانێکن 2 ساڵ لە دوهۆک تەنها لەسەر ویسویانە خۆپیشاندانکەن دەستگیراون دوایی کە ئازاد کران پیان نەوتن لەسەرچی گیراون تەنها ئازادیان کردن 2 ساڵ تەنها ویستویانە خۆپیشاندانکەن ئەوەی هەڕەشێ بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان ئەم مۆدێلە لە حکومڕانی پارتی وێکێتیە ڕاستە ئێمە ژەمانەیە ئەو مۆدێلە بگۆڕین کە پارتی و یەکێتی جیا بکرێتەوە ئەگە هەڵەکە لای پارتیە بڵێن پارتیە یەکێتی مەخەنەپاڵی ئەگە هەڵەکە یەکێتیە بە تاقنیا بڵێ یەکێتی من لە هەموو مامۆستا عادلجان شێوازێک لە میدیا دروست بووە هەرچی بکەیت تاوانبار دەکەن دەڵێن یەکێتی و پارتی و یەکێتی لە ڕاستی ئەوەندەی یەکێتی ئەسە ئیشکای لەگە پارتیە هیچ حیزبێکی سیاسی لێسا ئیشکای لەگە پارتیان نیە بە حیزبەکەی مامۆستا عادلیشەوە ئەمێ مامۆستا نقطەیەک نانە من تۆ مناقەشەم نەکرد ئەمێ فقط ئەگەر لە نقطەیەکە هەڵی یەکێتیە هەمووتان دەست بۆ یەکێتی درێژکەم بڵێ ئەمە هەڵەتە ئەمە پرۆژەی هاوبەشە بۆ یەکێتی بۆچی چووەوە ئەم قسەیەم قبوڵە ئەم قسەیەم قبوڵە چی دەستکەوت ئاجا مامۆستا عادلی شەڕی بەرژەوەندی حیزبی خۆیەکە هەڵوانەی بەڕێما بەساڕێبی شەڕەکە لێرە نانە من ویستم من ئەمێ ئەو بۆ هەموو وڵاتیان ڕوو بێتەوە یەکێتی نیشتی مامۆستا عادلیجان من لەگەڵ هەموو قسەکانی توێ هاوڕامە ئاگادار بە بەڵام ئەمێ ئیتر تێبگەن ئەگەر شتێگەیە با ئێمە تێبگەین یەکێتی ڕوئیای جیاوازە لەگەڵ پارتیە بەڵام حکومڕانیەکمان هەیە ئەم حکومڕانی هاوبەشین ئەخلاقی سیاسیەوە نیە لە نوێ ڕێگەی حکومەتەوەشینی پێشتر گرتەگر نانا من لەگەڵ کاکتۆرا بەو شکڵنەوە بەڵکو کاکتۆر کاتە بەرنامینەوە گەرم بوو من هەمیشە نەرم بوو سێری هەموو بابەت ئینەکانەکە ئێمە ناگەرنەوە بەس ئێمە 7 ساڵە کاکزانم من 7 ساڵ لەگەڵ جەنابتە لە دەسەڵاتی چوارە باسی مەسەلەی بودجە و داهاتی ئەم نیشتیمانەکەین تا ئەسەی هیچمان لێ سەوز نەکرد مامۆستا دکتۆر ڕێبین وتی خەڵک بێتاقەت بووە وەڵ 7 ساڵە باسێکی خەڵک بێتاقەت بووە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەمەیە کە ڕەخناگرێ ئێمە پێویستە کۆی پرۆسەی سیاسی لە حکوومەتی هەرێما دەستکاری بکرێ بە مەسەلەی هەڵبژاردن بە مەسەلەی بودجە بە مەسەلەی هەموو یاساکانی قوارەی هەرێمی کوردستان مەترسی لەسەرە ئاخر قسە زۆر بە کورتی ئێمە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەترسیمان نبینیوە دوا سەرنجی دکتۆر ڕێبین قوارەی هەرێمی کوردستان بەو هەموو کێشەوە زۆر بە کورتی پێم بڵێ چکە کاتم تەواو بووە کاروان هەڕەشاکە مۆنتێر ڕێزم هەیە بوویت مامۆستاکان ئێستا ئێمە لە یەکگرتی زۆرە ملیایە دیگە یەکگرتنی زۆرە ملێی ئەوەی کە هەتا لە دەست ناچێت بەڵام پێشترا لە کاتی ڕێفراندۆمەکەدا ئێمە لەو کاتەدا لە یەکگرتنی ئارەزوومەندانەوە دابووین کە دەستکەوتت دەستەکەوت لەو کاتەدا قۆناغبەندی سیاسی دەبێت بپێورێ بەپێی ئەو زەمەن و کاتێک کە تێدایە ئێستا ئێمە هەموو لایەنەکان لە یەکگرتنی زۆرە ملەیی داین تەنیا ئەگەر لێکیش بگرن هیچ لاف و گەزافێک و ملەتێک بەسەر خەڵکی کوردستانەوە لێ نادرێ بەس بۆ ئەوەیە کە ئەو دەستکەوتانی هەیە بپارێزرێ یەک بابەت هەیە هەرێمی کوردستان خۆشبەختانە و دەستوری عێراق ئەوەی 2005 کەم کەس ئەو مەسەلە بژدەیە دەزانێت لە سکرتاریەتی گشتی UN ئومەمی متحیدە ئەو دەستورەی 2005 عێراق تۆمار کراوە یەکێکە لە هەرە دەستورە دانسقەکانی سەر گۆی زەوی کە لەوێ تۆمار کراوە و چاودێری جێبەجێکردنی دەکرێت لەوێدا لە مادە 170دا هەر سێ دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی قەزای کوردستان ئێعترافی پێکراوە بۆ هیچ کەس و لایەنێکی عێراقچێتی و مەنتیقەچێتی ناتوانێت و ناکرێت کە بێن نکوڵی لە بوونی شەرعی هەرێمی کوردستان بکەن تەنەڕای ئەوەش کورد خۆی ملەتێکە بە بێگانە نابرێ بەڕێوە 100 ساڵی ڕێکە هەتا بێگانەکەش کوردێکی جاشی داناوە بۆی بەڕێوەی بەرێ بۆ ئەمە خەیاڵ فڵاویە بە خەیاڵێکە لە خەیاڵ فڵاوی مەسەلەی لۆزان نیانش کەس داخلی و کۆنفرانسی کوردستانی ڕۆژ ئاوا بێت زۆر باش مامۆستای زانکۆ سپاس دکتۆر ڕێبین من مەمنونتانم زۆر سپاس سەر بشی ئینشاڵڵا هەر بە ئارامی گفتوگۆکەین سپاس بۆ بەڕێزی من کەریم ڕۆژنامەنووس سپاس بۆ بەڕێز مامۆستا عادل حەسەن مامۆستای ناڕازی سپاس بۆ هەموو لایەک بەی وایەوەین کە ژیان و گوزەرانی خەڵک ڕێک بخرێتەوە و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت بە هەموو لایەک و ئەو ڕەنج و ماندووبوون و خوێنی شەیدانش بەفی ڕۆنەچێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن
ئێوە شەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ